بەڵێ وڵا کێشەی گەڕکەیمە زۆرە لەبەرەوەی هیچ خزمەتگوزاریەکی نییە بەڕئیسی مەکتەبەکەی زۆر وێرانە پۆلەکانی گچکەیە قوتابیەکی زۆریشێت چونکە خەرکەی زۆر لەو گەڕکەی دەژی ماڵێکی زۆری لێیە 800 تا 1000 ماڵی لێ دەبێ ئەی خەڵکەکی زۆری لێیە هەموو سار بە سار مندار دەستە مەکتەبی قۆناغەچکە زیاد دەبیتن جێگەی ئەوان کە نابتەوە پۆلەکان ئەگەر یعنی 6 تەڵەبە 70 تەڵەبە 9 تەڵەبە لە شعبەی دانیشی مامۆستا نازانم یعنی کو دەرسی بەو تەڵەبانە برێ کو فێریان بکە کو پەیامەکەی خۆی بگەینتە 9 تەڵەبەی لە خلالی 40 دقەی ئەوە بەنسبەت مەکتەبەکەی لە ڕووی خزمەت گوزاریش هیچ خزمەت گوزاریەکی نییە هیچ نەڕێگەوبانی هەیە نەجادەی هەیە نا هیچ شتێکی نییە یعنی جۆگە و مەزرایەکەی زۆر وێرانە یعنی منداڵی ئێرکوانە زۆر مەخدورن ناتوانانی هیچ شتێکیان لە بۆ بکەین منە پاسکیلێکیان هەبی نا شتێکیان هەبی بە دری خۆیان لەبەرەوەی جادەی لێ نیە بیاژۆن لەبەرەوەی ناتوانن لە ناو خۆر و تۆزە یاری خۆیان بکەن لێە هەتا بری مەخدورە بەبن زبریکەتیە هەرچی دێ لە شار هەر زبرەکەی دێ لە سەڕێی ئێرکوانە دەڕێژتن لوبابە ئێرکوانە گەڕەکەکە لە ناو شاری هەولێرە بەس بزانە ئەو گەڕەکە چی فەرقی هەیە لەگەر یعنی گوند و قەزا زۆر باشترە لێرکوانە ئەو گەڕەکە لە ناو جەرگەی هەولێری لۆ بەو شێوەیە بەجیمایە بزان لەبەر 30 ساڵە لەبەر بەو شێوەیە ئەوەیە مشکلەکان مەکە سەرەتا بەناوی خوای گەورە وەڵاهی مە چێشەما بە چێشە سەرەتاییەکانە هیچ کەمان یعنی زۆر بەسی تیشە ئەتوەرە گوندێک بی لە ساری نۆهەتویەکەوە بڕۆ گوندەکانی قەرات کەندێناوە شەمامک مرچیە هەردا چادەورەی هەولێرە بگرە حتا بڕۆ بارزان بلێ و بار چێندەرێ دەگەی چ گوندەچی لە چیاوی جڕێی نەگاتێ ڕێ بزنەچیان چ خۆش کردیە ئیمەیان خۆش نەکرد نازانم لۆ بەس عەزمانێ بێنە سەرخەت نازانین مەوزوع چییە با تێ بگەین کاکە با تێ بگەین ئەمەش مافەمان هەیە و چیە و هاوڵاتێکی خەشە و کوردستانێ بابە بە کوردوەماندی نەبووینەمە نە بابمان کوژرایە نە برامان کوژرایە نە شەهیدمان هەیە هیچمان نییە ئەمە خینەکەمان هەموو ڕۆی وشی ئاوێ و بەلاش و عەلاشت ئێستا کە داوای ئەوەندەی دەکەین قیر و جادەمان لۆکن چمان دێمە هیچیت کەمان ناوێ مندارەکانمان هەمووی گۆرم بەس بڕۆ تەسویرکەن يعني معقولة مندار ناو قڕ قڕاوێ بێتە دەرێ هەر یعنی قەنەعات بکە 3 مەتر نییە ئەو جۆگەی قوڕاوە يعني هیچ جێگوانیە هیچ جێگوانی هیچ سەمەگوانی هیچ خەدەمەتێکمان نییە داوای خەدەماتی سەرەتایی دەکەین تەنها سەرەتایی هیچ کەمان نییە